ناو مۆشمان فارزە و ڕەحیمە خەڵکی گوندی یاڵان پێم دانیشتووی خوورماڵم پیشەم مامۆستایە هەروەها لە ئێستادا بەڕێوەبەری قوتابخانەی هێدی بنەڕەتیم لە ناحەی خوورماڵ. بیرۆکەی ئەم پرۆژانە مەگەڕێتەوە بۆ مانگی حوتی ساڵی 2014. سەرەتا کاتێک ئەم بیرۆکەیەم لەگەڵ هاوڕەکانم باس کرد پیان وا بوو ئەم بیرۆکەیە سەرکەوتن بەدەست نایەنێ، بەڵام من ئەو فکرەی هەم بوو بەو پلانەی کە دام نابوو بەو ئیرادەی کە هەم بوو توانیم سەرکەوتن بەدەست بێنم. گانی ژینگە کاریگەریەکی گەورەیان لەسەر تەندروستی و ژیانی هاوڵاتیان هەیە. ئێمە داواکەین لە هاوڵاتیانی خۆشەویست پابندن بە ڕێنمایە ژینگەیەکان هەوڵ بدەن پاراستنی پاکوخاوێنی ناوچەکە لە ئەستۆ بگرن. هەموو کەس لە ئاست خۆیەوە ئەگەر بتوانێت پارێزگاری لە پاکوخاوێنی ناوچەکەی خۆی بک بە دڵنیایە و ناوچەکە دیمەنێکی جوانتر و سروشتێکی جوانتری ئەبێت. هەروەها داواکارین لە هاوڵاتیانی خۆشەویست پەنادەبەنە بەر بڕینەوەی دارەکان، چونکە بڕینەوەی دارەکان بە دڵنیاییەوە لە داهاتوو لە ڕوو ژینگەییەوە زیان بە هەمومان دەگەێنێت. سنووری گوندی یاڵان پێ خوورماڵ سێ جۆرنەمەمان چاندۆ، جۆرێکیان بریتە لە سنەوبەر، جۆری دووەمیان بریتە لە تو، جۆری سێمیان بریتە لە سەباح بە. ئێمە ڕەچاوی جۆری نەمامەکانمان کردووە کە لەگەڵ ژینگە و بارودۆخی ناوچەکە بگونجن. ئەو پرۆژانەی کە ئێمە جێبەجێمان کردووە بە دوو شێواز ئاویان بۆ دابینەکەن. پرۆژەیەکمان هەیە کە هیچ سەرچاوەیەکی ئاوی نییە، ڕاستەخۆ لە ڕێگەی تانکەرەوە ئاوە گوازینەوە بۆ پرۆژەکە، لەوێ تانکی و بۆریمان داناوە بۆ ئاودێرانی پرۆژەکە. دوو پرۆژەی ترمان هەیە لە سنووری گوندی یاڵان پێ خوورماڵ، ئەوان لە ڕێگەی جۆگەوە ئاویان ئەدێرین. هەموو پرۆژەکانمان هەفتەی یەکجار ئاویان ئەدێرین. کۆی گشتی ئەو پرۆژانەی کە تا ئێستا لە سنووری گوندی یاڵان پێ جێبەجێمان کردووە چوار پرۆژەیە. کۆی گشتی ئەو نەمامانەی کە لە سنووری گوندی یاڵان پێ چاندومانە بە تێکڕا نزیکی 1200 نەمام دەبێت. بێجگە لەو پرۆژانێک کە لە سنووری گوندی یاڵان پێ جێبەجێم کردووە هەندێک پرۆژەی دیکەمان لە شوێنی تر جێبەجێ کردووە، بۆ نمونە سەوزکردنی چاوگی شیرەمەڕ، هەروەها چاندنی نزیکەی 200 نەمام لە قوتابخانەی ڕیشێنی بنەڕەتی. هەرچەنە بەداخەوە ئەو ساڵە کە نەمامەکانمان چاند لە قوتابخانەی ڕیشێنی بنەڕەتی بەشێک لە نەمامەکان وشک بوون بەهۆی ئەو سەرمایی کە ئەو ساڵە ڕووی کردە ناوچەکە. من ئامانجمە لە ڕێگەی ئەم پرۆژانەوە خزمەتی ژینگە و سروشتی ناوچەکە بکەم. هیوادارم توانی بێتم خزمەتێکی بچووک بە ژینگە و سروشتی ناوچەکە بکەم. ئەو پرۆژانەی کە ئێمە جێبەجێیانەکەین لە سنوورەکە لە قۆناغی یەکەم لە ڕێگەی خەڵکی خێرخواز و هەندێک ئەو کەسانەی کە هاوکاری ناوچەکەکەن بۆ ئاوەدانکردنەوەی ناوچەکە هاوکارمان ئەبن وەک قۆناغی یەکەمی جێبەجێکردنی پرۆژەکان. بەڵام دواتر خەرجی بەڕێوەبردنی پرۆژەکان هەمووی لە ئەستۆی خۆمدایە بە شاهیدی هاوکارەکانم کە لە پرۆژەکاندا هاوکارم ئەبن بەبێ توانە. لە ڕێگەی ئەم پرۆژانەوە خزمەتێکی بچووک بە ژینگە و سروشتی ناوچەکە بکەین و هەروەها لە چەند ڕۆژی داهاتوو بڕیارە هەندێک کاری دیکەی ژینگەیی لە ناو قوتابخانەکان و لە بەردەم مزگەوتەکان جێبەجێ بکەین بۆ هیوایی بتوانین کە ئامانجەکەمان بەدی بهێنین. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم لایەنە پەیوەندیدارەکان دەکەم کە بە وردی چاودێری پرۆژە ژینگەیەکان بکەن و ڕێگە نەدەن هاوڵاتیان زیان بە پرۆژەکان بگێنن. و لە حاڵەتێکدا ئەگەر هاوڵاتیەک زیانی بە پرۆژەیە گەیاند بە هەر شێوێک لە شێوەکان بە شێوازێکی یاسایی مامەڵەی لەگەڵ بگرێت و ڕوبەڕووی یاسا بکرێتەوە تا بۆ هیوایی بتوانین هەمومان سوود لە پرۆژە ژینگەیەکان لە داهاتوو وەربگرین.